بەڵێم کاتتان باش بەخێر بێنەوە سەر و سەرچاوم هەروەکو لە ڕێکلامەکەشدا بینیتان ئەمڕۆکە بەرنامەیەکی چڕوپڕ تێر و تەساڵ پێشکەش دەکەین و هەوڵ دەدەین ئەو بۆشایی کە لە میدیاکاندا هەیە تا ڕادەیەک پڕی بکەینەوە میوانێکی زۆر تایبەتم دەبێ پێتان دەناسێنم لە دواییدا و ئیتر تەماشا دەکەین ئاراستەی شەڕەکە بەرەو یعنی شەڕەکە بەرەو ئاراستەیەکی مەترسیدار دەڕوا ئەمانە هەمویان باز دەکەین. ئیسرائیل دوێنێ سنتەری غازی ئێرانی بۆمبەباران کرد و ترامپ گوتی من ئەو کارەکاری من نییە و من ئاگاداری نەبوومە ئیسرائیل جارێککە دووبارەی ناکاتەوە. ئێرانیش پیشەسازی قەتەڕ و پیشەسازی کارەبای کوێتی بە تەواوەتی وێران کرد. هەروەکو لە هەواڵەکان تا بینی بوتان کە پێشتر کەسایەتێکی زۆر بەناو و دەنگ کەسایەتێکی ناسرا و بە تایبەتی لە بواری ئەمنی و ئاسایشی و سەربازیدا کە زۆر پشتگیری لە ترامپ دەکرد پێشتر دەستی لە کار کێشا بووە، بەڵام ئێستاکە دەست لە کار کێشانەوەکان زیاتر شەڕی نێوان ئینجیلیەکان و شەڕی نێوان نیۆ کۆنسەرواتیڤەکان تا دێ زیاتر دەبێت. هەروەکو باسم کرد کەسایەتیە کە لە ئیدارەکەی ترامپدا دەستی لە کار کێشابەوە جۆ کێند بوو. هەرچەندە کەسی دیکەش زۆرن کە دەستیان لە کار کێشاوەتەوە، بەڵام جۆ کێند یەک لە کەسە هەرە سەرچەکانە. ئەگەر بێت و بە وێنە نیشانتان بدەم جۆ کێند ئەوەیە وابزانم بەشێکی زۆرتان دەیناسن بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی دژە تیرۆر یعنی NCTC و جێگیری سەرەکی بەڕێوەبەری هەواڵگیری نیشتیمانی یعنی جێگیری تولسی گابارد بوو و ئەفسەری پێشووی هێزە تایبەتەکانی سوپای ئەمریکا کە بە کڵاو سەوزەکان گرین بەرت ناسرابوو 11,000 بەشداری لە ئەرکی جەنگی کردووە و هاوسەری ئەستێرەی زێڕینێکی دیارە نازناوێکە بۆ ئەو هاوسەرانەی کە هاوژینەکانیان لە سوپادا گیان لەدەست دەدەن. هاوسەرەکەی کێن کە پسپۆری کۆتشکێنی هێزی دەریایی بوو لە ساڵی 1990 لە سووریا لە مێنبێج ئیتر کوژرا. کێنت لایەنگرێکی سەرسەختی ترامپ بوو داکۆکی لە سیاسەتی دەرەوەی سەرەتا ئەمریکا فەرست ئەمریکا و کۆتایی هێنان بە جەنگە هەمیشەیەکان دەکرد لەسەر ئەو بنەمایە ئیتر زۆر پشتگیری لە دۆناڵد ترامپ کرد تاوەکو جاری دووەم بێتە سەردەسەڵات. بەڵام لە هەفتەی ئازاردا کێنت لە نامەیەکی گشتیدا دەستی لە کارکێشایەوە و ڕایگەیاند کە بە ویژدانێکی ئاسوودەوە ناتوانێت پشتگیری لەم جەنگە بکە. ئەو ئیدعای کرد کە ئێران هیچ هەڕەشەیەکی دەستبەجێ نەبووە و ئەمریکا لە ڕێگای هەڵمەتێکی زانیاری چەوتی ئیسرائیلیەوە پەلکێشی ناو ئەو ململانەیە کراوە. دەست لە کارکێشانەوەکەی بووە هۆی دروستبوونی دەرزێکی گەورە لە هاوپەیمانەکەی ترامپدا، چونکە ئەو وەک پردێک لە نێوان ئیدارەکە و باڵی ڕاستڕەوی دژە دەستوردانی سەربازی دەبینرا. جەنگی بەردەوامی نێوان ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران لەلایەن ئیدارەی ئەمریکاوە وەکە ناوی لێنراوە ئۆپەراسیۆنی داستانی تووڕەیی بۆتە هۆی دروستبوونی دابشکاریەکی قوڵ لە نێوان ئەو دەنگدرانەی کە بە شێوەیەکی نەریتی لایەنگری ئیسرائیل و باڵی پارێزگارەکانن کە ئەوانە پێیان دەوترێ گروپە ئێنجیلیەکان و لەلایەکی دیکەش نیۆ پارێزگارەکان ویانیش نیۆ کۆنزەرواتیڤەکان. ئیتر دەبینین لە ناو ڕێکخراوە ئینجیلیەکان داواتە ڕێکخراوە مەسیحیەکاندا دژ بە جەنگ دەنگێکی زۆر بەرز دەبێتەوە. لەبەرەوەی میوانەکە ڕانەگرم بە تەنیا ناوەکانتان بۆ دەخوێنمەوە. یەک لەوانە قەشە جاک سارایە، زازا لیمایە، ئیلینۆر مۆن بیۆتە و کارن جۆرجیا تۆمپس، قەشە شۆن ڕۆ، جێری پیلای و لە ناو نیۆ کۆنسەرواتیڤەکاندا کە ئەمانەش ڕاستڕەون ئەمانەش لایەنگری ترامپن لە ناو ئەوانەشدا دەنگێکی زۆر دژی جەنگ بەرز دەبێتەوە داوا دەکەن بە زووترین کە جەنگەکە ڕابوەستی بە تەنیا ناوە ناسراوەکانتان بۆ دەخوێنمەوە کە تەکەر کارلسنە، مارجۆری تایلەر گرین، تۆماس ماسی و وان دیڤیدسۆن، دیڤید ستۆکمان، کاندیس ئۆوێنزە. ئەمانە ئیتر تەماشا دەکەین بەڕاستی هەتاوەکو ئێستا زۆر بەتوندی شەڕەکە محکوم دەکەن و داوای ڕاوەستاندنی دەکەن و لە ناو دیموکراتەکاندا هەڵمەتێکی زۆر گەورە لە واشنگتۆن دەستی پێکردیە. ئیتر نوێنەر جایمی ڕاستکین کە دەستی پێکرد، مینا ئێرنبۆرگ و مارک کێلی، ئیتر دیانا دیگێت و
ڤالێری فۆشی لەناو ئەوانەدا ئیتر کۆمەڵێک دەنگی دیکەش هەنا ئیتر کە باس لە کۆتایی جەنگەکە دەکەن هاوڕێیان. بەڵێ من بەو شێوەیە ئیتر میوانەکەتان پێ دەناسێنم میوانی ئەمجارەمان کە بەخۆشتان زۆر جار بینیوتانە دەیناسن لێرەدا زۆربەی زار دەبێتە میوانمان بەڕێز سدیق حەسەن شکریە زۆر زۆر بەخێر بێ کاک سدیق. زۆر سپاس مەمنون بۆ بەرنامەکەت و بێمانداریکرد و سڵاو بۆ بینەرانی بەڕێزت. بەخێر بێەوە کاک سدیق لە پێشەکیەکەدا باسمان کرد کە لە نێوان نیۆ کۆنسەرڤاتیڤەکان و ئەڤرەنجالیەکاندا ناکۆچێکی زۆر زۆر گەورە هەیە و لە هەمان کاتدا ئیتر دموکراتەکانیش پێیان لە بنزین نا. ئێمە دەبینین کە شەڕەکە بەرەو ئاراستەیەکی مەترسیدار دەچێت نامەوێت لەمە زیاتر ڕاد بگرم و درێژەی پێ بدەم. هۆکار چی بوو سەرەتا دەمەوێت بڵێم هۆکار چی بوو کە لەناو ئەمریکادا لە نێوان دوو گروپی کە زۆر زۆر نزیکی یەکن ڕاستە 40 ساڵە لەناو ململانێدان بەڵام 40 ساڵیشە بەیەکەوە کار دەکەن کە گروپی مەسیحیەکان و نیۆ کۆنسەرڤاتیڤەکان ئەو کلێنە گەورەی لێکەوتەوە کە کەسایەتێکی وەک کەنت ئیتر وای لێهات دەست لەکار بکێشێتەوە. هۆکارەکە بۆەوە دەگەڕێتەوە کە ڕایگشتی ئەمریکا لەگەڵ شەڕدانە سیاست مەدارەکانی ئەوروپا لە سیاست لەسەر بنەمای جەماوەریەکان تقریبا 22% تەواوی جەماوەری ئەمریکا پشتیوانی لە شەڕی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران دەکەن. ئەمەش نیشانەیەوەی کە کۆمار خازەکان دۆڕاندویانە ئەدۆڕێنن و ئەگەر بێت و زیاتر لەسەر شەڕە بەردەوام بن ئیتر بەتایبەتی لە هەڵبژارتنی مانگی 11 کە کۆنگرێسی ئەمریکا و ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەکرێت ینی دۆڕاندنی ترامپ دەبێتە شتێکی حتمی سۆگەری و کاتێکە ینی کۆنگرێس لە زۆرینەی کۆنگرێس لەدەستی محافزەکارەکان یا بڵێن کۆمەڵخوازەکان دەرچوون ئیترەوە ترامپ ئەگەر جایز بێ قسەکەمان لەجێی خۆدا بێ لەغاوەکەی دەکەوێتە دەستی دیموکراتی خوازەکان. ئەو کاتە ترامپ ناتوانێت وەکو ئێستا کە حەسبی خۆی تاو بدە و ئەمە ئیتر لە هەڵبژارنی داهاتوودا شکستی کۆمارەکان ببورن کۆمەڵ خوازەکان بڵێ دەبێت شتێکی حتمی. ئەمە لایەنێک لایەنی تر ئەمەیە کە ڕایگشتی ئەمریکاوە حتا کۆماری خوازەکانیش پێیان وایە کە ئەم شەڕی ئەمریکا نییە. ئیسرائیل گوشاری زۆری لەسەر ترامپ کردووە ترامپی ڕازی کردووە بۆ ئەوەی سەرەتا بەبێ کۆنگرێس لە دژی ئێران بڕیاری شەڕێکی ئەو هابدا. دەزانین لە ئەمریکا بەرژەوەندی ئەمریکی بەسەروی هەموو بەرژەوەندەکانەوەیە بۆیە ئەمە ئەم ناکۆکیە لە ناو خودی وەکو باست کرد نیۆکۆنەکان و گروپەکانی تری کە پشتیوانی لە ترامپ و دیموکراتی خوازەکانەکان دروست بووم. پێم وایە ئەمە قوڵتر ئەبێتەوە ئەگەر بێت و لە ماوەیەکی کەمدا ئەم شەڕە کوتایینێ درست ئەو ناکۆکانە قوڵتر ئەبنەوە. هۆکارەکە من بۆ ئەوە دەگەڕێنەوە ڕاست بەڕاستی شوایە یعنی ئەم شەڕە ئەمریکا تێوەگڵاوە نەتەنیاهۆ پێویستی بەو شەڕە بوو یعنی حتا من ناڵێم ئیسرائیلیش نەتەنیاهۆ پێویستی بەو شەڕە بوو چونکە نەتەنیاهۆ هەم کێشەی دادگایی گاندەڵی لەبەردەمە و بۆیە دەیەوێت پێویستی بە سەرکەوتنێک هەیە سەرکەوتنێکی مێژوویی هەیە ئەم سەرکەوتنە کە بتوانێت خۆی لەو شەرمەزاریە ڕزگار بکات و لەم وای لە هاتووەی تر بۆ ترامپیش وایە لە ناوەڕاستی شەڕەکەدا بەجێهێشتنی شەڕەکە بەبێ ئەوەی کە ئەوان بانگەشیان بۆ دەکرد کە ئەویش ڕووخانی کۆماری ئیسلامی ئێرانە و گۆڕینی ڕژێمی ئێرانە سیستەمی ئێران بگۆڕن بۆ سیستەمێکی دڵخوازی خۆیان ناڵێن چ سیستەم بەڕست ئەو سیستەمی کە ترامپی ڕازی بێت ئەوەش دیارە کە سیستەمی بازرگانیە ترامپ نە دیموکراسی تێدەگا و نە لە ئازادی تێدەگا بازرگانی و پارە تێدەگا بەرژەوەندی ئەمریکاش لەناو پارە و بازرگانیدا دەبینێتەوە. بۆیە من پێم وایە بە دوای سەرکەوتنێکدا دەگرێت بەڵام ئایا ئەتوانن ئەم سەرکەوتنە بەدەست بنین یان نا من پێم وایە ڕام وایە یعنی ئیسرائیل لەم شەڕەدا سەر ناکەوێت و ترامپیش ناڵێم ئەمریکا ترامپیش لەو شەڕەدا دۆڕانیتی یعنی ئەوەی کە ئەو باسی دەکرد بانگەشەی بۆ دەکرد نەیانتوانی بەدەستەوە بێت دایان نەبوو لە هەفتە یەکەم دایتر کە ڕێبەری ئیسلامی ئێران خامنەیی بکوژن دار و دەستەکەی لەناو ببن ئیتر جەماوەری ئێران خەڵکی ئێران لە دژی ڕژێم ڕادەپەڕێ و ڕژێم دەگۆڕێ و ئیتر ئەوان کێ بیانەوێت لە شوێنی ئەو دادنێن ئەمەش بۆیان نەچووە سەر ئەو ئێستا کە لە شەڕەکەدا دەبیرێت ئیتر شەڕەکە بەربڵاو بووە تەشەنەی کردووە
و مەترسی لەسەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردو. بڵێ یعنی زۆر سەیرە بەڕاستی تەماشا دەکەین سەرباری ئەوەی کەسانی زۆر قوڵی ناو دەوڵەتی ئێران دەکوژرێن لە دوای خامینەی لاریزانی کە بە دەوڵەتی عمیقی بیرۆکراسی ئێران دەناسرێ و لە زۆر بواردا ئەرکی زۆر سەخت و گەورەی هەبووە، ئەرکی یاسایی، ئەرکی دەستوری، هەموو ئەرکە بیرۆکراسیەکان لە کاتی ناشتنی تەرمەکەیدا ئەو هەزاران کەسە ئەتوانین بڵێ میلیۆنان کەسە کۆ دەبێتەوە هەتاوەکو ئێستا. ئەمەش شتێکی سەیرە لەناو ئێراندا، ینی هەتاوەکو ئێستاش دەزانین کە دەبینین کە ئەمە نیشانیەدا جا بیانوەکەی هەرچیەک بێ ئێمە پێمان خۆشە یان پێمان خۆش نییە، ئەویان بەبەتێکی دیکەیە. بەڵام کۆمەری ئیسلامی لەناو جەماوەردا هەتا ڕادەیەک چەند میلیۆنێک لە ئەنگری خۆی ماوە و ئەوە ئەمانە شەقامەکە چۆڵ ناکەم. بەڵام دەمەوێت پرسیاری ئەوە بکەم، ینی پێشتر جەنگەکان تا ڕادەیەک جۆرە ئەتیکێکیان هەبوو، هەندێک خەتی سووریان هەبوو، ئێستا کە خەتە سوورەکان نەمابوون. دوای ئەوەی ئیسرائیل غازی ئێرانی بۆمبەباران کرد و تەفروتونای کرد، ئەم ئێتر ئێرانیش هەم پیشەسازی کارەبای کوێتی بەتەواتی تەفروتونا کرد. ئێستا کە کوێتی وەکو هەولێر لەسەر مەولیدا ئەژی بۆ زانیاریت و لە هەمان کاتدا ئێتر پیشەسازی قەتەر کە ئەو شوێنە پیشەسازیەی بۆمبەباران کرا، من بەخۆم جارێک بینیومە، پیشەسازی بەتەنیا قەتەری نییە، پیشەسازی هەموو جیهان لەوێ و بە تایبەتی پیشەسازی ئەمریکا و بریتانیا و فەڕەنساش تا ڕادەیەک ئەڵمانیا لەوەیە. ئیتر ئەو شوێنەی هەموو تەفروتونا کردووە، ئەڵێن زیانێکی مادی زۆر گەورەی لێداوە و ئەمە چەندین ساڵی دەوێت، چونکەوا پیشەسازی تەکنۆلۆژیە چەندین ساڵی دەوێت تاوەکو ئەمانە ئیتر بکەونەوە سەر ئاستی خۆیان. و ئێران هەڕەشە دەکات لەمە دووە لە هەر شوێنێکدا وزە هەبێ لەو شوێنانەش وێران دەکات. ئەمانە هەر هەمویان چ کاریگەریەک لەسەر جیهان دەکەن بە بڕوای تۆ ئەگاتە ئەو ئاستەی کە جیهان بڵێ ئیتر شەڕەکە دەبێ ئێستا کە کۆتایی پێبێ، ویانیش دەگاتە ئەو ئاستەی کە چەکی قەدەغەکرایی وەک بۆمبی نوکلەری بەکاربێنرێ. ئەگەر بۆمبەکەشیان بەکارهێنا لەکوێ بەکاردێنن؟ ئێران بەقەت کیشوەرێکە، لەکوێ بەکاردێنن؟ لە چەند شوێن بەکاردێن، چەند بۆمب بەکاردێنن؟ ئەمانە هەمویان جێگەی پرسیارن بەڕای من. زانابێت لەو بارەوە چیاڵی؟ بڵێ گرنگە، ئەمە پرسیارێکی گرنگە. یعنی شەڕەکە چۆن کۆتایی پێدێنن؟ ئەنێ ئەمریکا و ئیسرائیل ئەو پەڕی با 2 مانگێت کرد بتوانن شەڕ بکەن. سوپای پاسداران ئەڵێ ئەمە تا 6 مانگی ئەتوانین درێژە بە شەڕ بدەین بەو شێوەی ئێستا. کەواتە ئەمە ئەم هاوکێشە لە ساڵحی لە بەرژەوەندی شەڕی ئەمریکا و ئیسرائیل نابێ. بێگومان هەندێک حساباتی هەڵا هەیە لەوانەیە کەسێک بڵێ دەوڵەتێکی وەکو ئەمریکا و ئیسرائیل بەقەت تۆ نازانێ حسابی هەڵای کردووە. عینەن دەمویست ئەوە پرسیار بکەم، یعنی زۆر کەس پێی وایە دەوڵەتی گەورە نابێ حساباتی غەڵەتکە، نابێ ناڕاسیۆنالیتەی و بیرکردنەوەی خەڵەت هەبێ. بڵێ خەڵەت دەکات. بۆچی خەڵەت دەکەن؟ چونکە عقلیەتی وان عقلی فاشیزمە. من پێشانی ژوتمە و چەندی جارش دووبارە یەکەمەوە، لە فاشیزمدا منطق نییە، لۆژیک نییە، تەنیا بگرێ و بکوژە هەیە. ڕاستە من حماس بە حرەکەتێکی تیرۆریست لە قەڵەمەدەم و ئەو هێرشەی کردیە سەر ئیسرائیل، کوشتنی 1200 کەسی مەدەنی لێکەوتەوە. من سەر کۆنەم کردو، سەر کۆنەش دەکەم. بەڵام ئەوەی کە ئیسرائیل نەتەنیاهۆ لە غەزە کردی یا بڵێن کردیان، هۆلۆکۆست شێوەیەکی هۆلۆکۆستە. چۆن هۆلۆکۆست وەختی خۆی نازەکەن لە دژی یەهودیەکان کردیان، ئەوەش لە دژی عەرەبی دانیشتوانی غەزەیەکەن. کاتە منطق نمایە. ئەگەر منطق هەبوایە ئەم کۆمەڵکوژیە لە بەرژەوەندی ئیسرائیلیش نییە و لە بەرژەوەندی ئەمریکاش نییە، چونکە حتا لە بەرژەوەندی وڵاتانی یەکەتی ئەوروپاش نییە، لە بەرژەوەندی جیهانی کریستیانیش نییە. نامرۆڤایەتیە، وەحشیەتە. یعنی کێ ئەتوانێت ئەم وەحشیەتە پشتگیری بکات؟ کەواتە منطق نییە، لۆژیک نمایە. يعني إسرائيل لغزة شري حماس ناكا بلكو شري قالي فلسطين داكا شري خلقي مدنياك يتر هالشيء يجبي من لو قناعته ذا ما قال إسماعيل هنية لا تاران نبايا لهر ولاطي كتلبا ندا كشرا لا إيران ببويا كشرا بهالحال بينه وسر مسألة يعني حسابه هبو هم بو أمريكا وهم بو إسرائيليش إيران دا دبرن يعني لدنيا دا دبرن السيستم دا قورن وكو بيشتر باسم كسيستمكي هاو دڵخوازی خۆیان دادنێن پترۆلی ئێران دەبن غازی ئێران دەبن کە ئەگەر هەڵا نەبم غاز ئێران کێڵگە غازیەکانی ئێران لە ئاسی سێمی جیهاندا لە دوای رووسیا ئێران دێت ئەم غازە بن پترۆڵە بن دەست بەسەر گەروی هورمزدا دەگرن نفتی 90% نفتی چین لە گەروی هورمز دەچێت لەوێن دەرێ چینیش لەغاو دەکەن دەربەیەکی بەو شێوەیە دەبێشێنە نەتەنیا ولا بیرمان نەچێت چین لەمێژە بەنیازە نەوت بە پارەی خۆی بکڕێ بە دۆلار نەکڕێ و سعودیا پێشتر ئەمەی قبول کردبوو. بەڵێ
مەسەلەکە هەندێک بەڕاستی زۆر فراوانە ئینسان توانێت نقاش لەسەر بکات ئەگەر مەجاالە بێت لە بەرنامەکە بەڵتەمایە بوون وایان دانا بوو کە ئیتر وڵاتانی کەنداویش وەک خۆیان دەمێننەوە حسابی ئەوەیان کردبوو کە دۆلار بەهۆی شەڕەکەەوە ببورن نەفت و غاز بەهۆی شەڕەکەەوە ئەفرێ ئەوانش دۆلار کۆیەکەنەوە بەرمیلی پترۆل ئەبێت بە 200 دلار سعودیە و قەتەر و ئیمارات و ئەوانەشی تر بەدڵی خۆیان بەرمیلێکی پترۆل بە 200 دلار ئەفرۆشن پارە کۆیەکەنەوە و ئەوەندەی کە کۆیان کرد زیاتر کۆیەکەنەوە ئێران بێگومان تا هێڵێکی دانا بووم پێم وابوو ئێران دکتۆرینێکی خۆی بۆ شار داناوە خامانەیەیان کوشت لاریجانیان کوشت هێڕشی ئەو تۆیان نەکردە سەر وڵاتانی کەنداو چکە ئەمە ئەوان نەیان کردبوو هەرچەندەکە بنکەی بەرژەوەندی و سەربازی ئەمریکا لە وڵاتانی کەنداوەیە بەڵام دوای ئەوەی کە ئیسرائیل وزەی ئێرانی کردە هەدەف چکە وزە یعنی هەموو شت کە وزە نەما ئیتر کۆمەڵگە نامێنێ ئیتر شارستانیەت نامێنێ هەموو ئەکەوێتە مەترسیەوە کاتێکە وزەی ئێران بنگەکانی وزەی ئێران کەونە بەرهێڕشی بمبارانی ئیسرائیل کە ئەمریکا لە دژی ئەوە بوون ترامپ ئێستاش ئەڵێ من ئەو ببێ ئاگاداری من کرایە ڕاست ببێ ئاگاداری ترامپ کرایە ئێرانیش قۆناغی دووەمی شەڕەکەی دەست پێ کرد قۆناغی دووەمی شەڕەکەی چ بوو پێشتریش ئێران وتبوو یان لێدوانی دابوو یعنی ئەگەر بێت و بنکەی وزەی ئێرانی بکەوێتە بەر هێڕش ئەوان لە بنکەکانی وزەی ئەوانەی کە خزمەتی ئەمریکاکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە وڵاتی کەنداو لێ دەدەن ئیتر ئەوانەش هەموو لە خزمەتی ئەمریکادانە بە ئەمە ڕاستە ئەوەی سعودیە ئیمارات قەتەر ئیتر دەربەیەکی گەورەیان خوارد پاشەکشەیەکی زۆر گەورە لە ئابووری وڵاتانی کەنداو دەکرێت و ئەگەر بێت و ئەم شەڕە بەردەوام بێت من پێم وایە ئیتر کێشەی گەورە ئەکەوێتە نێو وڵاتانی کەنداو چکە ئەم وڵاتانە بەڕاستی هێنین پارەیان هەیە بەڵام نەهێزی سیاسیان هەیە نەهێزی دیبلۆماسی بە قوتیان هەیە و نەهێزی عسکەریان هەیە پارەیان هەیە هەمووش دەیانەوێت بە پارە بکەن پارەش ئیتر لە دەستیان دەردەچێت چەند سەرمایەی بیانی کە لە وڵاتانی کەنداو هەیە هەموو هەڵدێ دەڕوا نامێنێ کەس نامێنێ کوردەکانی خۆشمان هەندێک سەرمایە زۆر سەرمایان لە دوبەی دانایە ئیتر ئەوەش کەوتۆتە مەترسیەوە بەو شێوەیە من دەیبینم ینی بەڕاستی ئەوەی تر وەکو پرسیاری ئەساسی جەنابەت ئەوە بوو کە ئیتر شەڕەکە بەرەو چ قارێک دەڕوا من پێم وایە ڕاگررتنی ترامپ ئەکرێت ترامپ ڕابژیرێت بەڵام ڕاگررتنی نەتانیاهۆ زۆر زەحمەتە ڕاگررتنی ئیسرائیل زۆر زەحمەتە ئەوان بڕیاریان داوە کە ئیتر ئەبێ ئێران نەمێنێ ئیتریان وەکو ئەڵێن ڕژێم بگۆڕێ کە ئێستا ئەوانش گەشتن بۆ قناعەتە ڕژێم نەگۆڕێ و ئەوەی تریش ئەوەیە کە ئێران پارچە بکرێت یعنی ئەگەر ئێران بەرەو پارچەبوون بڕوا ئەبێ شەڕی ناوخۆ بێ و کە شەڕی ناوخۆش بێکمان ئەمە تەنیا لە ئێران نابێ شەڕی ناوخۆ تەنیا لە ئێران نابێ ئەگوازرێتەوە بۆ تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی ناوخۆیان لەناو ئێران ساز کرد بەڵام لە سەدا هەفتای ئەوە بەحرین شیعەیە ڕاستە ڕاست ئیدارەکەی سنەیە بەڵام لەستا هەفتای شیعەیە لە سعودیا شیعەمان هەیە لە کوێت ژمارەیەکی زۆر شیعەمان هەیە و ئیتر کاتێک شەڕی ناوخۆ بگاتە ئێران ئێران ئەتوانێت کارت هەتاوەکو ئێستا کارتی حوسیەکانی بەکار نهێناوە ئەتوانی کارتی حوسیەکان بەکاربێنێ لە بەرامبەر سعودیا لە بەرامبەر ئیمارات و پێشتر ئەو کارتی بەکارهێناوە و سەرکەوت توش بووە هیچ هێزێک نەیتوانێت حوسیەکان ڕابگرێت لەسەر زەویدا ئەمانە هەمویان کەندا و تووشی ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورە دەکەن یعنی هەرچەندە لە چاپەمەنی هەستەکەم ینی چاپەمەنی ئەوانیش وەکو وەکو چاپەمەنیەکەی ئێمەی لێ هاتووە تەماشای چاپەمەنی ڕوودا و 24 و ئەوانە بکە ینی ئەگەر مرۆڤ تەماشای تیتڵەکەی نەکە تەماشای لۆگۆکەی نەکە وا دەزانی کەناڵێکی ئیسرائیلیە بە کوردی قسە دەکە چاپەمەنی کەنداویش وایە بەڵام لەناو کەنداودا ئەگەر تەماشای تویتەر و ئەمانە بکەیت هەندێک دەنگ هەنا بەڕاستی باس لەوە دەکەن کە ئیتر ئەمریکا نەدەتوانێت بمان پارێزێ و کێشەمان بۆ دروست دەکات ئەو دەنگەش هەیە ئێمە ئەو شەڕی ئێمە نیە ئەمریکا بۆی دروستکردین لە پێناوی ئیسرائیلە و 24 ساعت موشەکان لەسەر ئاسمانی ئێمە دەپەڕنەوە هەندێکیان دەکەونە خوارەوە و ئێمە ناتوانین بیزنس و سەرمایە قازانج بکەین ئەوەی قازانجمان کرد هەمومان لە دەستدا لە ئایندەدا ئەکرێ کەندا و ببێتە گۆمی خوێن باس لەوەش دەکرێت یعنی ئەگەر لە دەستی ئەواندا ئەو کارتە هەبێ کە لە ناوخۆی ئێراندا شەڕێکی ناوخۆی دروستکەن پێم وایە لە دەستی ئێرانیشدا کارتەکە زۆر لاواز نییە لەو بارەیەوە جەنابەت چی دەزانی ویانیش چۆن بیر دەکەیەوە بەڵێ من پێم وایە ئەوەی کە بەرنامەیان بۆ دروستکردنی شەڕی ناوخۆ لە ئێران سەر ناگرێت چونکە جارێک ترش باسمان کرد جەنابەت باست کرد 170 لە ئێران شیعەیە ئومێدیان ئەوە بوو کە لە بەحرین بله أنا بقوله يعني بحرين قلت من ما بس بإيران
يعني زياتر سطح حفتا لا سطح حشتاش لإيران حفتا بو حشتا لإيران شيعية وشيعش لقال رجيمة يعني دفاع ل داكوكيلا كوماري إسلامية كا داكوكيلا ولايات فقيه كا بشكل كردكاني دياسبورا لقال أوانين على نوانيش ديوانيش شيعة هموي لقال رجيم دانية أما من بوشوني خويا أنا من أما أويك لواقع دا من دم تماشا بكم أوي لسرش بنا ما يكي مادي على نازانم چونکە ئەگەر وا بە دەبێت ئێستا ڕژێم ڕووخاوە نەما باە دەبێت ئێستا ڕژێمی ئێران ڕووخاوە چونکە بەڕاستی لە ڕووی هەم لە ڕووی مرۆوی هەم لە ڕووی بیرۆکراتی دەسەڵاتەوە دەربەی زۆر گەورەیان خوارد و هەمیش لە ڕووی ئابووریەوە یعنی ئێران کێشەی ئابووری زۆر گەورەی هەیە ئەمە ئێستا کێشەی وزەشی هاتەوە سەر ئەگەر وا بێت دەبێت هەفتەیەکی تر ملەتی ئێران ڕاپەڕێ و حزبێکی نوێ و سەرکردایەتێکی نوێ هەڵبژێری بەڵام ئەمە هیچ ئاماژەیەک نییە تا ئێستاکە هیچ ئاماژەیەک نابینە بەڕاستی من نبینیم لە سۆسیال دەموکراتە لە هەندێک شوێن لە هەندێک شار 5-6 سیارە هۆڕنە لە یادەن و کوێیە و دیاریش نییە نازانی کوێ ئەڵێ ئەمە شارەکانی ئێرانە لە دژی ڕژێم ڕاپەڕینیان کردووە بەڵام لە ناشتنی جەنازەی لاریجانی 100,000 ئینسان کۆبوو خۆ کەس نەچووە بە زۆری 100,000 ئینسانی نێنەوە ممکن نییە یعنی تو توانیت 10,000-50,000 ئینسان بە زۆر بینی بەڵام 100,000 ئینسان ناتوانێت بە زۆر بینیە خۆپیش بە هەر حاڵەوە مەسەلەیەکی تر بە قناعەتی من بەو شێوەیە دەبینم یعنی شەڕی ناوخۆ زۆر زەحمەتە ویستیان ئەمە بە کورد بکەن کورد لە کوردستاندا زمینەی شەڕی دژی ڕژێم هەیە من ناڵێم نییە بەڵام من پێم وایە لە مێژووی کوردستاندا لە مێژووی نوێی کوردستاندا ئەمە بۆ جاری یەکەمە کورد بە شێوەیەکی گشتی من ئەڵێم هەم لایەنی کۆمەڵایەتی هەم لایەنی سیاسی زۆر بە پارێزەوە بە حەزەرەوە نزیکی مەسەلەکان دەبێ و بە عاقلانە نزیک دەبێ من بۆ بەمەش دڵخۆشم بەڕاستی چونکە من سەرەتا ئەو نیگەرانیم لا دروست بوو کە ئەگەر کورد بکەوێتە ژێر کاریگەری ئەمریکا و ئیسرائیل کۆمەڵکوژی لە کوردستان دروست دەبێت یعنی بێباوەڕی تر بەرامبەر ئەمریکا و ئاقارەکە بەرەوە دەچێت پێم وایە تر شەڕی ناوخۆ لە ئێران ڕوونادا جارێکی ترش باسم کردووە و ئەبزان بەرنامەیەکی تر بوو کاناڵێکی تر بوو ئێران تەواوی ئامادەکاریەکانی شەڕی کردووە حتا بۆ شەڕی گەریلاش یعنی ئەگەر سوبەی لێ ڕژێمیش بێخن ڕژێمێکی تر دابنێن سیستەمێکی تر دابنێن پاسدار چەک فڕێ نادا پاسدار ئەچێتە شاخەکان شەڕی گەریلا دەست پێ دەکات شەڕی پارتیزانی چریکی دەست پێ دەکات وەکو تاڵیبان چونکە ئەمە بۆ لە بەرنامەیەکیش گوتومە لیسا ئەڵێمەوە ئەمە شەڕی ئاینە دینە دین شەڕی دینە یعنی جیهانی ئەوەنشتەکان و یەهودیەکان کە گروپێکی تایبەت هەیە بە ناوی ئەنجومەنی کریستیان و یەهودیەکان و ئەوەنشتانەکانی ئەمریکاش پشتوانیەکان ئەوانە دەیانەوێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شیعە نێڵن پێشان دەیگوت هیلا شیعە مەبەستی دەستدرێژی ئێران بوو دەستبەردانی ئێران بوو بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئێستا کە مەتەنیاوە نییە دەیانەوێت جیهانی شیعە نێڵن یعنی شتێک بە ناوی جیهانی شیعەوە وەکو کولتورێک هەبێ بەڵام وەکو دەسەڵات نابێ هەبێ ئیتر ئەمە شوێنی تریش دەگرێتەوە مەسەلەیەکی تر من پێم وایە ئەم شەڕە شەڕی ئەوەیە بۆیەش ئاکامی ئەم شەڕە ئازادی و دیموکراسی لێ ناکەوێتەوە تەنیا ماڵوێرانی لێ دەکەوێتەوە بۆی کە مۆزوعەکە لەوە دەرنەچین بەڵێ منش حەز ناکەم مۆزوعەکە بەڵام بابەتێکی سەیرت باس کرد لە سەردەمی ڕژێمی سەدامدا ئێمە دەزانی سەدام حوسێن چی بووە هەمومان شەقمان خواردۆ بەدەستی سەدام حوسێن هەمومان شەهیدمان هەیە و ئیتر چیمیا باران کراوین ئەنفاکراین هەتا دوایی بەڵام لە سەردەمی سەدام حوسێندا ئاو بەلاژ بوو کارەبا تاڕادێک بەلاژ بوو و هەبوو 24 ساعت هەبوو غاز و نەوت و مادەکانی خۆراک هەمویان تقریبا ئەتوانم بڵێم بەلاژ بوو من بەخۆم خزمم هەبوو قەت کاری نەکردو 24 ساعتیش هەڵاتوو بوو لە خزمەتی سەربازی کە پێی دەوترا فیلات متەخەلیف ئیتر بەڵام ئەیتوانی بژی هیچ کێشەیەکی نەبووە کرێچیمان زۆر کەم بوو لە دوای سەدامدا بینیمان چیمان بەسەرهات ئێستا کە لە ئێراندا غاز بە بۆڕی دەچێتە ناو ماڵان من بەخۆم لە دێهاتی ئێراندا بینیمە غاز بە بۆڕی دەچێتە ناو ماڵان غاز بتڵ نییە وانە بە بۆڕی دەچێتە ناو ماڵان کارەبا ئاو و ئەمانە هەمویان بەلاشن ئێستا کە تەماشا دەکەین لە کوردستانی ئازادی خۆماندا بەڕاستی تەماشا دەکەی خوێندنگاکان پارچە بوون نەخۆشخانەکان پارچە بوون نەخۆشخانەی دەوڵەمەندان نەخۆشخانەی هەژاران قوتابخانەی دەوڵەمەندان قوتابخانەی هەژاران زانکۆی ئەمریکی زانکۆی بریتانی نازان چی کەرتی گشتی بە تەواوەتی بێتام بوو لە ناوچوە و ئینسان گەلێک زەر بەچاوەکی سوک تەماشا دەکرد من چەند ساڵ بەر لە ئێستا لە دوکان بووم نەخۆش کەوتم لەگەڵ بنەماڵەکەم کە چوومە نەخۆشخانە خەڵک گوتیان لەکوێ دەژی گوتم لە ئەوروپا هاتوومەتە سەردار بۆ هاتی ئێرەکەی جێگای توێیە نەخۆشخانەی گشتی نەخۆشخانەی حکوومەت و ئەو کەسەی لەوێ کاری دەکرد بەخۆی موچەی حکوومەتی وەردەگرت یعنی
ئایا بەڕاستی ئەمانەی کە ینی ناڵێم ڕژێمی ئێران ڕژێمێکی دواکەوتووە و سەرچاوی کێشەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیسیرادکردنی تیرۆر و پرۆکسی لەوێوە سەرچاوە دەکەی ئەمانە هەمویان ڕاستن وە لە ئێراندا ئازادی نیە عەدالەت نییە گەندەڵی هەیە دیموکراسی سفرا ئەمانە هەمویان ڕاستن بەڵام لە بواری ئازادیەکان لە بواری مافەکان لە بواری خۆشگوزەرانی بەڕاستی ئەکرێ ئێمە چاوەڕێ بکەین ئەگەر ئەو ئێرانە ڕووخا ئێرانێکی کە هات لە وەزعی ئێستای کوردستانی عراق و لە عراق باشتر دەبێت پێم وانە باشتر بێت چونکە نمونەی زۆر زیندومان لەبەردەستن عێراق لەبەردەستە عێراق ئێستا وڵاتی هەرە پێشە لە گەندەڵی و وڵاتێکی زۆر زۆر دەوڵەمەندیشەوە خەڵکی عێراق زۆر زۆر فەقیرە بێکاری لەو ڕێژ لە هەرە زۆر لە پێشە بێکاری لیبیا لەبەرچەوە سووریا لەبەرچەوە و ئەوەی تریش زۆر گرنگە بەلامەوە یعنی تڵسمی ئەمریکا و ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شکا پێشان دەیان گوت ئەوەی ئیسرائیل و ئەمریکا بێوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت بەڵام ئێستا ئێران پیشانی داڵێ ناتوانن بکەن ئەڵێنیان هەمومان پێکەوە دەژین لێرە یان هەمومان پێکەوە دەمرین ئێستا استراتیژی ئێران ئەمەیە لە بەرامبەر ناوچە بۆ بەرژەوەندی ئێرانیش شتێکی ڕاستە بۆ بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێران ئەمە شتێکی ڕاستە یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەمووان یان بۆ کەسنە ئیتر پێم وایە ئەمە بێباوەڕی بە هێزی ئەمریکاش ڕوودا ئەمریکا بە ملیاردەها دلار پارەی سەرف کردیە بەدەیان ملیارد دلار پارەی سەرف کردیە ڕۆکێتی هەرە ئەرزان ئەوەی کە لە گومبەزی ئاسنینی ئیسرائیل بەکاردێت 300,000 دلار تا 2 ملیۆن دلار دەچێت لە 300,000 دلار بۆ 2 ملیۆن دلار ناتوانێت ئیسرائیل بەڵێ یەک ڕۆکێت بەڵێ چونکە سێ مەرحەلەیە لە 300,000 بۆ 2 ملیۆن دلار لە سێ مەرحەلەیە یەک ڕۆکێت یعنی ئەمریکا بەو هەموو خەرجە زەبەڵاحەوە نەیانتوانی تەلەڤیڤ بپارێزن نەیانتوانی مەتاری بن گۆریۆن بپارێزن ئەمریکا نەیتوانی کەشتی خۆی بپارێزێ ئەو کەشتێکی کە جێرارد فۆرد وابزانم ئەڵێ لە مەنطەقەکەیدا ئاگر بەربووە ئەمە هەفتەیەکە کاتەوە ئاواکاری یۆنانستان لەوێ دەکرێت ئێرانیش دەڵێ من لێم داوە ئەوە ناتوانن خۆ بپارێزن چۆن کورد بپارێزن چی بۆ گەلی عێراقەکەن چی بۆ گەلی فارسەکەن چی بۆ گەلی ترەکەن گەلانی تر دەکەن ینی پێم وایە ئیتر ئەو تڵسمێکە بۆ من دەمان گوت ئەمریکایە تەواو واتوانێ هەمووش بکەن نەخێر ئیتر ئەمریکایە ناتوانێ هەمووش بکەن یعنی ئێران ئەم تڵسمەی شکاند من پێم وایە لە دوای ئەم شەڕە ئەمریکا لە سەردەمی بۆشدا دیگوت ئێمە بۆ دیموکراسی شەڕ دەکەین دیموکراسی نەبوو نە لە ئەفغانستان دیموکراسی هات نە لە عراق هات نە لە سووریا لە لیبیا ئیتر 50 جۆرە مافیا ملیس هەیە کە پێشتر کرێچی نەبوو خەڵکی بێخانوو نەبوو خەڵکی برسی هیچیز نەبوو ئێستا لیبیا لە ستا هەشتای فەقیرە و دڕندایەتێکی زۆر زۆر گەورەیە باشە بەڕێوەبەرایەتی ئێستای ئەمریکا بە ئاشکرا ئەڵێ من دژی دیموکراسیمە بە ئاشکرا ئەڵێ دژی مافی مرۆڤم بە ئاشکرا ئەڵێ بەتەنیا ئەمریکا یعنی هیچ نرخێک نازانم بە ئاشکرا گاڵتەشی پێ دەکا ئێستاکە ئەمن لەوە تێناگەن کاک سەدیق کۆمەڵی کورد و فارسی ئاوارە چۆن بەو شعاراتانەی ئێستای ئەمریکا باوەڕ دەکەن کە چۆن ئەتوانن چاویان لەوە بێ کە ئێرانێکی خۆش و بەهەشتێک چی دیکە چاوەڕیان دەکا لەوە تێناگەم بەڕاستی نازانم هەندێک دوور لە واقعە ئەوە چەندین ساڵە لە ئەوروپا دەژین لە ئەمریکا دەژین دەیانەوێت بە خەیاڵێک و یان بە هەستێکی ڕۆمانسیانەوە بگەڕێنەوە ئێران لەو قناعەتەشدام ئەوان ئەگەر ڕژیمش بڕۆکە بگەڕێنەوە ئێران 2 هەفتە لە ئێران ناژین دەگەڕێنەوە ئەوروپا چکە ژیان قورسە و ئادابتەش نابن ڕاش ناین لەگەر ژیانی ئێرانیش ڕاش ناین حتا ئەگەر نازانم چ ڕێبەری دڵخوازی خۆشیان بچێتەوە چکە ئێران ئەگەر ببێتە دیموکراسی 20 ساڵ دیکەی دەوێت تا بێتە دیموکراسی هەرەوەندە نێت و هەڵبژاردن بکەیت دیموکراسی هەڵبژاردن نییە دیموکراسی بنەماکانی مافی مرۆڤ و ئازادیەکان و ڕەفاهیەت و دادپەروەریە ئەمە نە لە ئەمریکا و لە نە ئیسرائیلیش ئەوانە فریشتەی ئازادی و دیموکراسی نین و فریشتەی مافی مرۆڤ و فریشتەی دادپەروەریش نینە بێ خەڵکی هەر کەسێک ئەمە ئەوها بزانێت بەڵام چییە هەندێک گۆڕانکاری لە ناوچەدا دروست دەبێت لەوانەیە ئەگەر حرەکەتێکی دیموکراسی پێشکەوتوخواز و ئازا و زانا هەبێ لەوانەیە لەو هەڵومەردانە بتوانێت بۆ ئازادی و دیموکراسی سوود وەربگرێت مثلا وەکو هەرێمی کوردستان ئەگەر بیان خواست باە بیان کرد باە ئێستا لەوانەیە هەرێمی کوردستان لە یەکێک لە ئاستەکانی وڵاتانی ئەوروپا دەبوو بۆ مافی مرۆڤ و ئازادی و دیموکراسیەکان بەڵام بەداخەوە گەندەڵی و خۆپەرستی و ئاغاتی و دەرەبەگایەتی و خێڵەکی ئەمە ڕێگەی نەدا ئەمن بۆ ئەمە دەمێ لەسەر لە پەراوێزی ئەو بابەتەدا باشەوە بکەم کە ئیتر ئیسرائیل و ئەوروپا بەتەنیا ماونەتەوە وەکو شەڕی کەنداوی 1 و 2 نییە شەڕی کەنداوی 1 و 2 بڕیاری شەڕی کەنداوی 1 بڕیارین تەوەیەگرتوەکان هەبوو بۆ لێدانی عێراق دەرکردن لەکوێت و شەڕی کەنداوی 2 ناتۆ لە پشت ئەمریکا بوو
ئێستا شتێکی وان نییە تەواوی وڵاتانی ناتۆ ئەڵێ ئەمە شەڕی ئێمە نییە ئێمە ناکەین ئەمە شەڕ لە هەمویان گرنگتر کە ئێمە مامان دەزانی کە بەڵێ بریتانیا پشتیوانی لە ئیسرائیل و ئەمریکا دەکات بۆ لێدانی ئێران بە پێچەوانەوە لە دژ دەوەستنەوە فەڕەنسا ئەڵمانیا ئیتالیا ئیسپانیا تەواوی وڵاتانی یەکەتی ئەوروپا لە دژی ئەو شەڕە وەستانەوە بۆچی لە دژ وەستاونەتەوە چونکە ئەوان دەزانن ترامپ تێدا شکستی خواردووە ئیسرائیل سەر ناکەوێت کەسێک کە لە ساحەی شاردا بدۆڕێنێ کەس نابێتە برادری کەس نابێتە هاوپەیمان و هاوڕێی نابنە هاوپەیمانی ئێستا کە چ دەکەن ئێستا کە گەلە کۆمەیەک هەیە پیلانگەریەک هەیە دەیانەوێت لە تورکیا بدەن زەرەر لە بگەینە تورکیا تورکیاش ئەندامی ناتۆیە مادەی 5 پەیماننامەی ناتۆ بەکاربێنن بۆ یەکە وڵاتانی یەکەتی ئەوروپا ناچار بکەن بێنە ناو شەڕەوە ئەوەش تەدبیری خۆیان وەرگرتووە تورکیایان پڕ کردووە لە پاتریۆت لە موشکی پاتریۆت باشترین موشکی پاتریۆتیان لە تورکیا داناوایی تر بە تورکیا دێمە ئەو هاتووە دەپارێزین وەکتر ناپارێزین کێشەکە بەو شێوەیە بەڕاستی بەو ئاقارەتە دەڕوا من پێم وایە ترامپ لەوانەیە ڕازی بکرێ بەڵام ڕازیکردنی نەتەنیاهو زەحمەتە زۆر زەحمەتە چکە بەڕاستی بۆ ئیسرائیل و بۆ نەتەنیاهو شەڕیمان و نەمانە یا ئەبێ بە شێوەیەکی ئاشتیانە بژین واز لە پەیامەکانی تەورات بێنن واز لە ئەرزی مەوعود بێنن یعنی خاکی بەڵێن پێدرا و بێنن وەکو هەموو گەلانیتر لە ناوچەدا بە ئاشتی بزین ئەوەتە ئیتر ئەم شەڕە ئەبێ یەکلایی بکەنەوە بۆیش گەشەکردنی ئەم شەڕە بۆ وڵاتانی عەربی نیشانەی ئەوەیە کە ئەم شەڕە دەگاتە ئاستێکی زۆر مەترسیدار من ناڵێم ئەبێتە شەڕی جیهانی سێیەم خۆی بەشێکی شەڕی جیهانی سێ بەچکەمە لە تیۆری جیهانی شەڕی سێیەمدا دەستپێکردنی ئەتۆم شەڕی ئەتۆم دەبینین و ئەگەری بەکارهێنانی بۆمبەی ئەتۆمیش هەیە لە ئارادا هەیە بەڕاستی بە تایبەتی ئیسرائیل لەوانەیە لە ئێران بدا بەچەکی ئەتۆم ئەگەر بگاتە ئەوەی کە ئەنجام وەرناگری لەوانە بەچەکی ئەتۆم لە ئێران بدا بەڵام لەکوێدا لە چیادا ئەمەش دیار نییە چکە هیچ مؤسسەیەکی ئێرانی کە دەربەی بەرنەکەوت بێن نەمایە ئیتر لە مؤسسەی لە دامەزرەوەی ئەتۆمی وەبگرێت تا ئاگاتە پەرلەمانی ئێران و تا ئاگاتە دەستگای ڕێبەرایەتی ئێران کە دەربەی نەخواردبێن نەمایە مایتەوە هێز ئەم هێزەشی تر لە ئاڕازیدایە تۆ بۆمبەی ئەتۆمی ئەبێ بەکاربێنێ لە دژی خەڵکی مەدەنی بەکاربێنێ و ئەمەشی تر دەبێتە هۆناچاری ئەوەی کە دنیا لە بەرامبەر ئیسرائیل بڕیارێک بدا یا بڕیارێک بدا یعنی ئیتر بە ئیسرائیل بڕێن ئیتر بەسەر ڕاوەستە حتا بە ئەمریکاش بەڵام ئەوەی مەترسیدار ئەوەی کە لە مەترسی لەم شەڕەدا ئێران نییە ئێران 1,600,000 متری چارگۆشێ 9 ملیۆن نەفەرە ئیسرائیل هەموو 8 ملیۆن نیوەی تەهران ناکە خاکەکەیشی بەقەت تەهران نییە ئەگەر بێت و لە ئێران سێ بۆمبەی ئەتۆمیش بکەوێت 10 ملیۆن ئینسان 20 ملیۆن ئینسانیش بمرێ 70,000 ئینسان 6,000 ئینسان دەمێنێ بەڵام ئەگەر 2 بۆمبەی ئەتۆمی لە ئیسرائیل بکەون ئیسرائیل نامێنێ ئەلەوانە بڵێ کێ لێ بدە ئەوە من نازانم کێ لێ دەدا بەڵام کە تۆ ئەگەر چەکی ئەتۆمیت بەکارهێنا لەوانەیە کەسێک تر شەبێت بەرامبەر تۆ بەکاربێنێت چکە ئەمە ئیتر ئەبێتە شەڕێکی ئەوها لە هەموو لایەکەوە لە دەست دەردەچێت بۆیە پێم وایە لەمە هەندێک بواری تر هەیە کە ئێستا حکم دەکەن یەکەتی ئەوروپا رووسیا و چین ئەمانە هەندێک حکومەکەن لەسەر واقعەکە ڕاستە یەکەتی ئەوروپا موقفی خۆی دیار کردووە کە بەڵێ ئەمان لەگەڵ ئەو شەڕەنین ناڵێن ئەمە لە دژی ئەمریکا و ئێستان بڕات ئەمە لە دژی ئێران شەڕ ناکەین کەواتە ئەوان چیان دەوێت ئەوان دەیانەوێت شەڕ ڕابگیرێت بۆچی شەڕ ڕابگیرێت چونکە ئێستاکە دوو ڕێگە لەبەردەم یەکەتی ئەوروپا هەیە یا ئەوەتە ئەبێ پشت بە وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببەستێت ئاشتی بەرقرار بێت ئەم شەڕە نەمێنێ ئیسرائیل لەغاو بکرێت یا ئەوەتە ئەبێ بگەڕێنەوە بەرپێی پۆتین ڕاست هەموو داخوازیەکانی رووسیا پۆتین قبول بکەن ئەگەر وانە بێ بەو شێوەیە بڕوا من سیستەمی ئەوروپا لە مەترسیدا دەبینم نەک ئێران نەک ئەمریکاش لە مەترسیدا نییە سیستەمی ئەوروپا لە مەترسیدا من کاتی خۆم ماوەیەک لە ئەوروپا بووم دەزانی من سەیرم تەماشای زیانی ئەوروپام دەکرد مەترسی ئەو کات دەمبینی دەمگوی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان شەڕێک دروست بێ دوو بۆمبە لە وڵاتە بکەوێ ئیتر ژیان ڕادەوەستێ ناتوانێ ئاو بخواتەوە ناتوانێ هاتو چۆ بکە ناتوانێ نان بخوا هیچی پێ ناکرێت تەواوی سیستەمەکە فەلس دەبێت ئیفلیس دەبێت یعنی تەواوی بەڕێوەچوونی ژیان لە تەواوی دنیادا بڵام بەتایبەتی لە ئەوروپا لەسەر وزەیە لە ئەوروپادا وزە نییە ئەبێ چی بکە ئەبێ ئەگەر بە زووترین کات ئەم شەڕە کۆتایی نێ ئاشتی بەرقرار نەبێ دیسان غاز و پترۆلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوروپا نەڕوا ئەوروپا محتاجی پۆتین دەبێت ئەمەش لە مێژوودا دەبینین جیهانی کاتۆلیک و جیهانی ئۆرتۆدۆکس لە شەڕدا بوون ئەمە شەڕی مەذهبی خریستیانەکانە یەکتر قبول ناکەن یعنی ئەگەر ئەوروپا تەنازل بۆ رووسیا بکە کەواتە کاتۆلیکەکان
تەنازلی بۆ ئۆرتۆدۆکس کردو دێتە ئەو واتایە ئەمە شکستێکی تر لەگەڵ خۆی دادێن ئەمە دەکرێت ناکرێت نازانم لەوانەیە بشکرێت لەوانە نشکێت نازانم منەمە وەکو ئاماژەیەکێ بۆ یەکەم بەڵام ئەوروپا ئامادەیە لەگەڵ ئێران دابنیشێ ئامادەیە لەگەڵ ئێران بکەویتە چارەسەریش بەڵام نەک لەگەڵ رووسیا نا تەرجیحی بژاردەی نێوان رووسیا و ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوروپا ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە هەندێک شت وایە یعنی ئەوەی ئەم شەڕەی دروست کرد بەڕاستی ئیسرائیل دروست کرد یعنی تەماشاکەن کەسایەتی هەر بەهێزی ئێران حتا لە خامنەیش بەهێزتر بۆی کە شەڕەکە ڕابگرێ لاریجانی بوو لاریجانی هەم ئینسانێکی خوێنەوار بوو و هەمیش پاسدار بوو لاریجانی ئەگەر بیگوت بە ئێمە لەگەڵ ئەمریکا دادەنیشین کەس نەدەیگۆنا ئەگەر بیگوت بە لەگەڵ ئیسرائیلیش دادەنیشین کەس نەدەیگۆنا چکە لاریجانی ئەنتەلەکتیوەلێک بوو لەناو شەڕی پاسدار داهاتووە لە بیروکراتێکی بەرزی دەوڵەتیش بوو لەو کاتەیدا ئەم دەنگۆیە هەیە کە لاریجانی ویستویەتی پەیوەندی لەگەڵ ئەمریکادا بکە ئیسرائیل کوشتی لە بۆ پەیوەندیەکە سۆتە ماڵی کچەکەی لە ماڵی کچەکەی کوژراوە بەێ ئیتر ئەو دەتەیە لای نییە بەڕاستی ئەکەواتە ئیسرائیلی تر لێرەدا ئەم شەڕە بەردەوام دەکرێت بەردەوام دەبێت بەڵام من پێم وایە ئیتر ئەوەی کە چاوەڕوان دەکرا لەو شەڕەدا بەدەست بێنن بەدەست نەهێنرا من بەو شێوەیە دەبینم و ئەمەش ئەو ئەگەرش هەیە کە ئەمریکا هێزی تایبەتی دەریایی بینێک ئەم هێزە هەم لە وشکایی هەم لە دەریایی بە تایبەت ڕاهێنراوە بۆ ئێران داگیرکردنی ئێران بەڵام من ئەمە بە شتێکی مەحاڵ دەبینم عێراق وەختی خۆی کە ئەمریکا عێراقی داگیر کرد 150,000 سوپای ئەمریکی هەبوو 16,000 سوپای بریتانیا هەبوو کورد لەگەڵدا بوو شیعە لەگەڵدا بوو اینجا لە 2013 بۆ 2011 اینجا ئەمریکا توانی عێراق کۆنتڕۆل بکە و بداتەوە دەست عێراقیەکە کەواتە لێ کوژرا بڵێ 3,000 کەسیشی لێ کوژرا 3,000 سەربازی ئەمریکی کوژرا بڵێ لە ئێراندا نە کوردی پشتوانە نەشیعە لە پشتیوانیە و ناهێزێکی تر لە پشتیوانە ئەبێ بە 250 کەس بە 2500 کەسی هێزی تایبەتی دەریایی و وشکایی ناتوانێت هیچ لە ئێران بکە یعنی ئەگەر بیەوێ ئێران داگیر بکە بەڕاستی لانێکم پێویستی بە 500,000 سەربازەیە ئایا ئەمریکا ئەتوانێت ئەوە بکە ئایا ئیسرائیل ئەتوانێت ئەمە بکە بەقەناعەتی من ناتوانم بەڵام لەوانەیە لەو ناوبەینەدا بیانەوێ جەزیرەی خارک هەیە جەزیرەی خارکە کۆنتڕۆلی تەنگەی هورمز دەکا و 190 پترۆلی ئێران لەوێوە دەڕواتە دەرەوە و بە تایبەتی 190 پترۆلی چین لەوێوە دەڕوا ئەوە ئەگەر کۆنتڕۆل بکە بە دنیا بڵێ ئیتر من لە هورمز تەنگەی هورمز حکوم دەکەم بازرگانی سەرباز بکە یعنی ئەگەر سەرکەوتنێکی ترامپ بێوێت چێ بکە لەم شاردا ئەمەیە بەڵام سەرکەوتنی نەتەنیاهو چیە بەڕاستی تا ئێستاکە دیار نییە نەتەنیاهو ئەمڕۆکەش دوێنێک و دوێنێ ببورن بانگی لەگەلانی ئێران کردووە ئەڵێن لە دژی ڕژێم ڕاپەڕن ئێمە لە پشتێوەین لە پشتی نەورۆزیشی پیرۆز کرد ئەو کاتێککە ماومانە دەمەوێ ئیتر باس لەو بابەتانە بکەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە بەڵام سەرەتات کە ڕێگان بدە بۆەوەی ناوەڕۆکی پرسیارەکە یانش دەوروبەرەکەی چارەسەرکەم یعنی مەترسی هەری گەورە ئەگەر بێت و ڕژێم زۆر لاواز بێ سازکردنی جززیرەیەکە لە بۆ ئێرانیەکانە یعنی ئایلندێک جززیرەیەک دوورگەیەک ساز بکە و ئێرانەیەکی دابراو لە جیهان ئێرانێکی تۆتالیتار لەناو قەفەزێکدا دروست بکات چۆن 20 ساڵ لە ئەفغانستان ئەوەی کرد وەرە لە دواییشدا ئیتر جززیرەکەی بەخۆ پێشکەشی ئەفغانیەکان کرد ئێستاکە لە ئەفغانستان چی دەگوزارێت چی ناگوزارێت هیچ کەس ئاگای لە نیە و هیچ کەسیش کاری پێدا نییە ئەڵێن باڵەوەی خەریکی خۆیان بر یەکتری دەخۆن یەکتری دەکوژن ژنان دەکوژن مافی مرۆڤ بن پێ دەکەن ڕۆژنامە نووسان دەکوژن ئێمە کارمان پێدا نیە ئەوە لە بۆ کوردەکاندا ئیتر ئەوە چواتایی دەگەنی وا دیارە لە دەستی ئێمەدا زانیاری زۆر نیم کە حیزبەکانی کوردستانی ئێران ئێستا لە ژێرەوە ئەڵێم چی دەکەن بەڵام باوەڕ نەکردن بە ئەمریکا لە دوای ئەزمموی کوردەکانی سووریا لە میمۆری هەموو کوردێکدا هەیە بە خۆشحاڵیەوە کارتی سەربازی کوردەکان تاوەکو ئێستا نەکراوەتە کارتێکی ناعقلانی پرۆڤاکاتیف یعنی جێرە شێوینی حەماس ئاسا کوردەکان جاری یەکەمە هێزی خۆیان دەناسن و بە پێی ئەوە هەنگاو دەنێن یعنی من لە دەرەوەی سوسیال مێدیای دیاسپۆرادا قسە دەکەم و بەڕای من باشترین کارتی
کولتوریە یعنی سوسیال مدیای ناسیۆنالیزمی دیاسپۆرای کوردی لەژێر دەمامکی ناسیۆنالیزمی کوردی و بوون بە ماکینەی ئیسرائیل چەند مەترسیدار و دوورە لە واقعیەت ئەوە بەخۆت تا ڕادێک باست کرد و بزوتنەوەی کوردی وەک حیزب نەدەتوانێت دژی ئیسرائیل بێ باشکرا وەنە دەتوانێت ئینتحار بکات و بچێتە سەر کێڵگەی ئەلغامی ئیسرائیلی استراتیژیەکی هەیە ئێمە دەزانین کە ئاڵێ دیزاینکردنەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام ئەوە تا چ ڕادێک ئەتوانی یەک دوو لەگەڵ چێ لە کۆتاییدا ئیتیفاق دەکا ئێمە بینیمان لە سووریا لەگەڵ ئەحمەد شەرع ئیتیفاقی کرد و ئاکتۆرەکان دەبێ بەپێی ئەوە مامەڵە بکەن بەڕای من کوردەکان دەبێ ئاگادار بن کە لوبنان عراق و ئێران ئەکرێ ئەگەر شەڕەکە بەردەوام بێ ئەکرێ ببن بە ڤێتنامێک لە بۆ ئیسرائیل و ئەمریکەکاندا و ئێمە لەناو ئەو ڤێتنامەدا چ ڕۆڵێکمان پێ دەدرێ ئەمیان زۆر گرنگە هەر لە بۆ هەندێک استراتیژی کوردەکان عقلیەتی کوردەکان و دیموکراسی لەو بارەیە زۆر گرنگ یعنی هەر کەس باسی فدرالیزم دەکا بەڵام لە بۆ فدرالیزمدا عقلیەتێکی فدرال پێویستە عقلیەتی فدرالی ئەڵمانی عقلیەتی فدرالی سوئیسری عقلیەتی فدرالی ئەمریکی و بەلجیکی تەماشا بکە یعنی سەروەری و سربەستی دادوەری سەروەری و سربەستی ئابووری و تەماشا دەکەی لە وڵاتە فدرالیانە سەرکردە و کەسایەتی و فلان حیزبی و مام فلان و کاک فلان و سەرۆک فلان و ڕێبەر فلان نییە بەڵکو دام و دامەزراوی بەهێزیان هەیە کۆنگرێس هەیە پەرلەمان هەیە لەو بارانەوەدا لە پەرسپەکتیفی کوردیەوە ئێمە چۆن دەبێت تەماشای بابەتەکە بکەین بەێ پێش ئێستا بەر هەشتێک ئەبێماوە وەکو کورتەوە ببینین کە کۆماری ئیسلامی ئێران ئێستاکە بازی هەڵەکانی خۆی دەدات ئەگەر بەهات باە کۆماری ئیسلامی ئێران لەسەر بنەمایەکی دیموکراسی باە ئەو هەموو ئیعدامە نەبووە نکۆڵیکردن نەبووە من پێم وایە دنیاش نیان دەتوانانی بەو شێوەیە هێڕشی ئێران بکەن بەڵامێستاکە باجی هەڵەکانی خۆیان دەدەن کۆماری ئیسلامی ئێران باجی هەڵی خۆی دەدات بەڵام ئێمە کە ئاڵین کۆماری ئیسلام باجی هەڵی خۆی دەبێت ئەبێ ئێمەش باجی هەڵی خۆمان نەدەین بۆ چونێک هەیە ئەڵێ مادام کە کۆماری ئیسلامی ئێران خەڵکی سیاسی ئەدام کردو لە سێدارەداوە ئەبێ ئێمە بە هەموو شتێک ڕازی بین بۆی کە دژی ئەو کۆمەرە بوەستین حتا لە بەرنامەیەکە ئەو پرسیاریان لە من کرد بە شێوەیەکی ئیفتیزازیش بەڵام بەجددی وەرم نەگرت ما کورد هیچی ماوە لە ئێراندا کە لە دەست بدات بەێ زۆشتی مایە بۆچی ئێمە کاتی خۆمان چەند شتمان لە هەرمی کوردستان لە دەستدا کەرکووکمان لە دەستدا لە دەست ئێمە بوو ئەفرینمان لە دەستدا کوبانێمان لە دەستدا ئەنفال کراین 182,000 ئینسان ڕۆیشت ئەگەر ئێستا کە تۆ بە شێوەیەکی کوێرکوێرانە و بێ بەرنامە و بێ ئستراتیژی و بێ تاکتیک بچی وڵا ئەمریکا و ئیسرائیل لە کۆماری ئیسلامی دەدەن و ئێمە دەچین پشتیوانی ئەوان دەکەین و کۆماری ئیسلامی دەڕوخێنین ئەوە تۆ هەڵاکەی یعنی ئەگەر سبەینێ سنە خوا نەخواستە کۆمەڵکوژی کرا سەردەست کۆمەڵکوژی کرا مەهاباد کرا شارەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان ورمێ و کەرماشان و ئەمانە کۆمەڵکوژی کران بەدەیان ملیۆن کورد ئاوارە بوو تۆ چت بەدەستەوەیە داوای چ دەکەی تۆ کوردستان وێران بووە ئەگەر عقلیەتێک هەبێ عقلی حاکم هەبێ ئەبێ ڕێگە نەدا کە ئەمە بەسەر گەلی ئێمە بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئیتر تۆ میتۆدی ئەمە شێوازی ئەوە چۆن دەبینیەوە ببینەوە ئەوە تۆ سیاست مەداری ئەوە تۆ سەرکردەیە تۆ سەرۆکی ئەرکی تۆیە ئەرکی من نییە من کەسێکم ڕۆژدا منویسم محل تەشتەکان ئانالیزەکەم بەپێی بوچوونی خۆ ئەمە ئەرکی من نییە بەڵام ئەرکی تۆیە من پێت ئەڵێم کە تۆ حقت نییە زەمینەی کۆمەڵکوژی و جینۆسایت لە کوردستانی ڕۆژهەڵات دروست بکەیت ئیتر چۆن ئەم زەمینە دروستکەم ئیشتوێ من ناڵێم ڕۆ سیلاحی پاسداران هەڵگرت بە پاسدار لاڵێم ڕێگە ئەو زەمینە خۆش نەکە کە هەڵەبجەیەکی تر دروست بێتەوە زەمینە خۆش نەکە کە ئەنپارێکی تر دروست بێتەوە یعنی هەر چونکە زۆر گرنگە کاکیوە ئەم مەسلەیە ئەبی سیاست مەدارەکان سەرکردەکان ئەمە ببینن تۆ لەو حالەتەدا ئەگەر شارێکت لە دەستدا و لە خەڵکی تۆ ڕۆژ تازە ئیتۆ نییە خەڵکی تجێک جێگیر دەبێت ئەفرینی تری ئێمە نییە ئەفرین باشترین دەواازەی کوردستانە حتا لە کەرکووکیش مهمترە بۆ کورد ئەفرین ئێستا ئێمە نییە ئەفرین کلیلی گەیشتن بوو بە دەریای سپی بۆ کورد ئەو کلیلەمان لە دەستێت لە دەسیبیان دەرهێنا هەڵای کوردەکان بوو با بڵێ کورد هەڵای کرد لەوێ دەرێ ئەبێ ئەم هەڵای نەکرد بەیە ئایا سبەینێ ئەگەر ئێمە وڵای من دەچین شۆڕژگەڕیەکەین و حەماسە دەکەین و قەهرەمانیەکەین و نازانچیەکەین شان بەشانی ئەمریکا شەڕی ئێرانەکەین ئەمریکا خۆی نەپارێزێتە تۆ پارێزەکەی ئیسرائیل خۆی نەپارێزێتە تۆ بپارێزی بەو هەموو
هێزە تەکنۆلۆژیە زەبەڵاحی سەردەمی ئێستا سەردەمی نوێی شەڕی ئەلکترۆنی ئێران ئەتوانێت لە تەلئەبیب بدە، ئەتوانێت لە کەشتی جەنگی ئەمریکا بدە، ئەتوانێت لە هاوپەیمانە ئەستراتیەکانی ئەمریکا بدە لە کەنداو کە ملیاردەها تریلیۆنەها دۆلاریان بۆچی ناتوانێت لە من و تۆ بدەکات لێمان دەدا بەخوای لە کەلاشینکۆف و بیکەیسی زیاتر نییە خۆمان پێپارێزی. کەواتە ئەمێ لێرە هەندێک عەقلیانە بیر بکەینەوە. ئەگەر سبەینێ دووسێ شاری وەکو مەهابات و ورمێ لە کورد چۆڵ کران و قەتڵ عام کرا و لە شوێنی ئەوان ئازەری و خەڵکی تر هات نیشتەجێ بوو چۆن پاک دەکرێتەوە؟ پێت پاک دەکرێتەوە؟ ناکرێتەوە. ئەبێ ئەم هەڵەیان نەکرێت، ئەبێ نەکرێت. و من پێم وایە کاکیوە خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان سیاسی بووە، باوها تەماشا نەکەین. جەماوەری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر لە پێشەوەی حزبەکانە، لە مەسلەی سۆسیۆلۆژی کۆمەڵایەتی و لە مەسلەی سیاسی و حتا لە مەسلەی خۆڕێکخستنیش زۆر لە پێش حزبەکانە. منیش واز ناڵێم حزب تەسیریان نییە، بەڵام ئەو خەڵکە وشیار بوویتەوە. خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان وشیار بوویتەوە. خوێندنەوەی واقعانەی هەیە بۆ کارەساتی ڕۆژئاوای کوردستان، خوێندنەوەی واقعیان هەیە بۆ کەرکووک، خوێندنەوەی واقعیان هەیە کە ئەمریکا و ئیسرائیل تاکوێ دۆستی کوردن، خوێندنەوەی واقعیان هەیە ئەمریکا چی بەسەر کوردی هێنا. هەموو ئێرانیەکان دراوسێ عراقن، ڕۆژانە ئەزانن لە عراق چی ڕوەدا، لە عراقی کە ئەمریکا گوایە ئازادی کرد ئێرانیەکان لە هەمووە بە کورد و بە فارس و بە هەموو نەتەوەکانەوە دەزانن لە عراقدا چ ئاڵ و گۆڕیەک هەیە و چ کارەساتێک هەیە، چ بێکاریەک هەیە، چ گەندەڵیەک هەیە، چ دزیەک هەیە، چ فاحیشەبوونێکی سیاسی هەیە بە هەرێمی کوردستانیشەوە. و کوردەکانی ئێرانیش ئەمە دەبین بەڕای من دەبینن، بەێ زۆرش بە باش دەبینن. و من پێشم وایە ئەگەر ئەمریکا لە عێراقدا سەرکەوتووە قەرداری ئیرانە، لەوانەیە خەڵکی کەمەی زۆر پێسەیر بێ. ئەگەر ئێران پاڵپشتی سیاسەتی ئەمریکا نەبووە لە دژی سەدام نەدەڕۆیشت و ئەمریکاش سەر نەدەکەوت. و ئەوە چەندی تا ئەو دوایانە نەبێ، تا دوای لە 2024ەوە ناڵم تا 2024 چەند حکوومەتێک لە بەغدا دروست بووە هەموو بە نێوانگیری بە هاوسەنگی نێوان ئەمریکا و ئێران بووە. بۆیە یعنی ئایا ئەمە لە ئێراندا هەیە کە ئێمە پشتی پێ ببەستین؟ هەیە نییە. یعنی بەڕاستی لەو زروفەیدا لەو بارودۆخەدا بۆ کوردی ڕۆژهەڵاتیش و بۆ کوردی باشووری کوردستان هەرێمی کوردستانیش ئەمڕۆکە بێجگە لە منطقی خۆیان هیچ هێزێکی تر نییە پشتیوانیان بکەن. نە دەوڵەتی عێراق پشتیوانی ئێمەیە، تورکیا دژمنی ئێمەیە، و نە ئێران ئەگەر نە ئێران پشتیوانی ئێمەیە، و ئەمریکا و ئیسرائیل دەیانەیە وەکو عەسکەرێکی بەکرێگیرەوە بەکارمان بێنێ. ئەبێ کورد ئەوەندە ئەوە نەکا بۆ عەسکەرێکی بەکرێگیراو بێ. سبەینێ ئەگەر شاڵاوێکی ئەنفال و شەڕ بەسەر ئێمەدا هات، منداڵەکانی خۆشمان چەکدارەکەین، ژین و مێرد هەر هەمومان چەکدارە بین، یا هەموو لەسەر ئەوە خاکە دەمرین یان ڕزگار دەبین. بە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە بە ئێرەشەوە. بەڵام ئێمە بچین وەکو سیاسەتی ساڵانی 60ەکان و 70ەکان و 80ەکان وڵای ئەمریکا یارمەتیمان دەدا، نا ئیسرائیل یارمەتیمان دەدا، یا نازانم وڵاتێک تر یارمەتیمان دەدا، دەچین ئەو ڕژێمە دەڕوخین. بە ئێمە ئەمە شەڕی کورد نییە. کورد ئەمە زیاتر لە نیو سەدەیە کورد باجی ئەمەدا، 80 ساڵە کورد باجی ئەمەدا، ئەم عەقلیەتەدا. بەڕاستی تر ئەبێ کورد ئەمە قبول نەکە. یعنی ئەگەر سیاسەتمەدارانی کوردش قبولکەن، سەرکردەکانی کوردش قبولکەن، ئەبێ جەماوەری کورد ئەمە قبولکەن. پێم وایە قبولیش ناکەن. کورد قبول ناکە. ئەمە نابێتە عەسکەری ئەمریکا، نابێتە عەسکەری ئیسرائیل، چونکە ئەمریکا و ئیسرائیلش ئەوەندە پاکیزە نین. بەڕاستی نەبوو مافی مرۆڤ هەن، نەبوو ئازادی هەن، نەبوو دموکراسی هەن، نەبوو عەدالەت هەن. چۆنێکێن دەرێ وێرانیان کردووە کاک. ئەوە عێراقیان وێران کرد، سووریان وێران کرد، لوبنانیان وێران کرد، یەمەنیان وێران کرد، تونسیان وێران کرد، لیبیان وێران کرد. تەنیا شوێنی کە وێرانیان نەکرد مصر بوو. نەیانتوانی. بۆچی؟ چونکە ملەتی مصر ملەتێکی دێرینە، خاوەن تاریخ و کولتوری خۆیە. لە جیهانی عەرەب ڕاستە خۆی بە عەرەب دەبین، بەڵام لەگەڵ جیهانی عەرەب نییە. قبولی نەکرد. جەماوەری مصر قبولی نەکرد. لە دوای ڕۆیشتنی بینیمان چۆن جەماوەری مصر لە دژی چی پێڵێن مبارەک بوو نەبوو؟ بەڵێ حسنی مبارەک چۆن لە دژی مبارەک هەستان بەو شێوە لە دژی سیسیش هەستان. ملەتی پێش کودەتای سیسی لە دوای لە دژی مرسیش هەستان. دوای ئەمە کە جەماوەری مصر 16 لە دژی محەممەد مرسی دەوڵەتی ئیخوانی ڕابوو، اینجا سیسی کودەتای کرد. ئەمە جەماوەری مصر بوو. ئەمە ئەبێ کورد مصر جەماوەری مصر بە ئاساس وەربگرن. بە دوای هەندێک کەسانی ئاژیتاتۆر و نازانم خەیاڵ پەرست نەکەون. بەڕاستی سیاسەتی کوردیش بەو شێوەیە نابێت. ئەبێ واقعیانە بیر بکەینەوە. ئەگەر نا کورد لە مەترسیدایە، بەڕاستی لە مەترسیدایە. یعنی ئەگەر کورد لەو هەڵو مەرجکە ئەگەری گەشەکردنی ئەم شەڕە زێدەیە، پەرەسەندنی ئەم شەڕە زێدەیە، لەوانەیە دەوڵەت تریش بێنە ناو شەڕەوە.
و لەوانەیە عێراقش بجوڵێ لەوانەیە تورکیاش بجوڵێ لەوانەیە سووریاش بجوڵێ ئەو ئەگەرە هەموو لە پێشن کێ لە بەرەی کێ دەبێت دیار نییە و لەوانەیە شەڕی بەشکردنی هەرێمایەتیش دروست بێ کورد ئەو هێزەی هەیە ئەبێ بپارێزێ ئەو هێزەی خۆی بەیە بپارێزێ کورد هەندێکشتی نەکردووە تا ئێستاکە لە ڕووی تەکنیکی سەربازیەوە لە ڕووی دروستکردنی هێزی سەربازیەوە لە ڕووی یەکەتی سیاسیەوە زۆر کلاسیک مایە لە ساڵی هەشتەکان وەکو ساڵی هەشتەکانە بەڵام بە هەر حاڵ ئەگەر هەڵە نەکە ئەگەر کورد لەم سەردەمەدا هەڵە نەکە لەوانە ئەوەی کە ئێستا هەمانە بیپارێزیت بەڵام ئەگەر بکەوینە هەڵە وەکو هەندێک لایانی ترکە من ئەم لە ئیمە ئەخوێنمەوە ئەبینم ئەگەر ئەوانە حکوم لەسەر سیاسەتی سەرکردایەتی سیاسی کورد بکەن لە ڕووی سیاسی و عسکەریەوە وەڵی کارەسات ڕوبەڕووی کورد ئەبێتەوە کورد زۆر شت لە دەسەدات بەڵێ کاک سەدیق حەسەن زۆر 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 سوپاس دەکەم ماندوم کردی من پرسیارەکانم تەواو بوون سوپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بووی هەر هەبی و هیوادارم جاروبار ئیتر لەسەر داخوازی خۆمنا ئەمە بەتەنیا لەسەر داخوازی بینەرانیش جاروبار بتوانی ئیتر ببیە میوانمان و لە خزمەتت دابین خزمەت لە منەوە هەر وەختێ پێویستم من لە خزمەتدام سەرکەوتوو من سڵاو و ڕێز بۆ تۆ بۆ بینەرانی بەڕێز دووبارە بەڵێ هاوڕانی بەڕێز زۆر زۆر سوپاسی ئێوەشەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون تکایە بێ بەشمان مەکەن لە کۆمنت لە ڕەخنە لە هەموو بابەتەکانی دیکەوە بە تایبەتیش ناساندنی کەناڵەکەمان ناساندنی دەنگە جیاوازەکەمان بە دۆستان و دەور و بەرتان کەم تەرخەمی مەکەن تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش هەر بژین ڕێز و سڵاو